شموخ الإمارات يا شيخنا وإحنا على نهج دربك نسمو بسموك فوق هام السماوات كلنا يا أبو خالد بسلمك وحربك درعك وسيفك يا شموخ الإمارات يا شيخنا وإحنا على نهج دربك نسمو بسموك فوق شانشینی عەرەبی یەکگرتوو ئیمارات. ئیمارات دەوڵەتێکی یەکگرتووە و دەکەوێتە ڕۆژهەڵاتی نیمچە دوورگەی عەرەبی لە باشووری خۆرئاوای کیشوەری ئاسیا. لە باکووری ڕۆژئاواوە سنووری دەریایی هاوبەشی هەیە لەگەڵ دەوڵەتی قەتەر و لە ڕۆژئاواش سنووری وشکانی و ئاوی لەگەڵ شانشینی عەرەبی سعودی هەیە. لە باشووری ڕۆژهەڵاتیش لەگەڵ میرنشینی عومان. ئاینی ئیسلام ئاینی فەرمیە و لە سای 77 دانیشتوانی ئیمارات ئیسلامن. زمانی عەرەبیش زمانی فەرمیە لەم وڵاتە. ئیمارات بە 7ەم وڵات دەژمێرێت لە ڕووی یەدەگی نەوتەوە و یەکێکە لە وڵاتە ئابووریە گەشە سەندووە بەهێزەکان لە ڕۆژئاوای کیشوەری ئاسیا. لە ڕووی ئابووریشەوە لە ڕیزبەندی 22 دێت لەسەر ئاستی جیهان. بەپێی سەرژمێری ساڵی 2018 ژمارەی دانیشتوانی ئیمارات نزیکەی 10 ملیۆن کەسە کە زۆرترین ژمارەی دانیشتوانەکەی دەکەوێتە بێنشینی ئەبوظەبی و دوبەی. لە سایە 90 دانیشتوانی ئەم وڵاتە بەڕەچەڵک ئیماراتین و لە سایە 23 عەرەب و ئێرانین و لە سایە 50 دانیشتوانەکەی لە باشووری ئاسیاوە هاتوون. سیستەمی بەڕێوەبردن لە شانشینی عەرەبی یەکگرتوو سیستەمێکی یەکێتی دەستوریە و ئەندامی دامەزرێنەرە لە کۆنگرەی هاوکاری و دەوڵەتانی عەرەبی. هەروەها ئەندامیشە لە ڕێکخراوەکانی کۆنگرەی ئیسلامی و ئۆپیک و بازرگانی جیهانیدا. بەگشتی وڵاتی ئیمارات لە ڕووی کەش و هەواوە وڵاتێکی وشک و گەرمە. کاریگەری زێگای هیندی لەسەرا بە شێوەیەک کە پلەی گەرمی لە وەرزی هاویندا دەگاتە 47 پلەی سەدی. لەگەڵ ئەوەشدا وەرزی زستانی کورتە و ڕێژەی بارانبارینی کەمە و لە وەرزی بەهاریشدا شەپۆلێکی خۆڵبارین ڕوو لە ناوچەکە دەکات. لەبەر ئەوەی وڵاتی ئیمارات ناوچەیەکی بیابانیە و ئاژەڵ و دارودرەختی کەمە. ئەمە ژوای کردووە ئەو سامانە ئاژەڵ یەکەمەیکە هەبووە بەرەو لە ناوچوون بچێت. هەر بۆیە شێخ زاید حاکمی ئەو کاتەی ئیمارات ناوچەیەکی پارێزراوی دروست کرد و بەرهەمە ئاژەڵیەکانی وڵاتەکەی لە ناوچوون پاراست. ئەم وڵاتە لە ڕووی بەروبوومی ماسیەوە دەوڵەمەندە بە جۆرەکانی ماسی تونە و ماکریل. ئیمارات دەستورێکی یەکگرتووی هەیە کە لە ساڵی 1970ەوە دانراوە و لە 6 میرنشین پێک هاتووە. لە دوای ساڵی 1972 میرنشینی ڕەسڵخەیمەش هاتە پاڵیان. سیستەمی وڵاتەکە هەروەکو سیستەمێکی پاشایەتی یەکگرتووی هەمە چەشنە کە سەرۆکی وڵات و جێگرەکەی و 7 ئەندامی ئەنجومەنی باڵا هەڵدەبژێردرێن. الغيث غيثك والكرم جود سحبك والكون يهتف لك بروح المسرات من كل فج الناس تسعى لقربك يا أكسجين عزوم أهل البطولات. سەرۆکی ئیمارات لەلایەن ئەندامانی ئەنجومەنی باڵای وڵاتەوە هەڵدەبژێردرێت. ماوەکەی بۆ 5 ساڵە و ئەنجومەنی وەزیران دیاری دەکات. دەسەڵاتی جێبەجێکردنیش پێک دێت لە سەرۆکی وڵات و جێگرەکەی و ئەندامانی ئەنجومەنی باڵا کە لە ساڵێکدا 4 جار بۆ داڕشتنی سیاسەتی گشتی وڵات و یاساکان کۆ دەبنەوە. ئەنجومەنی وەزیران لە ئیمارات پرۆژە یاساکان دادەڕێژێت و ڕەوانەی ئەنجومەنی نیشتیمانی یەکگرتووی وڵاتی دەکات. ئەویش ڕەوانەی لیژنەی تایبەتمەندی دەکات و پاشان پرۆژەی یاساکە بۆ پەسەندکردنی ئاراستەی سەرۆکی وڵات دەکرێت. دەسەڵاتی یاسادانان لە وڵاتە پێک دێت لە یەک ئەنجومان کە ئەویش ئەنجومەنی نیشتیمانی یەکگرتووە و ژمارەیان 40 ئەندامە و نوێنەرایەتی هەموو میرنشینەکان دەکات. ڕێژەی بەشداری ژنان لەم ئەنجومەنەدا لە ئاستێکی بەرزدایە بە بەراورد لەگەڵ زۆربەی ئەنجومەنەکان لە جیهاندا. میرنشینی عەرەبی یەکگرتوو دەسەڵاتێکی دادوەری یەکگرتووی هەیە کە سەرپەرشتی هەموو میرنشینەکان دەکات جگە لە ئەبوظەبی و دوبەی و ڕەسڵخەیمە. دەستوری ئەم وڵاتە ڕێگە بە ئەشکەنجە و لەکەدارکردن و گرتن و پشکنین و دەستگیرکردن و چوونە ناوماڵان بەبێ ڕێگەپێدانی خاوەنەکانیان نادات. لە دەستوردا ئازادی ڕادەربڕین یەکسانی لە بەرامبەر یاسا گرنگی پێدراوە بەبێ گوێدانە ڕەگەز و ئاینی تاک. ئیمارات بەشداری گەلێک پەیماننامەی نێودەوڵەتی و هەرێمی دەکات.
ئەندامە لە گەلێک ڕێکخراوی جیهانی وەکو نەتەوەیە گرتوەکان و زانکۆی وڵاتانی عەرەبی و ئەنجومەنی هاوکاری عەرەبی. سیستەمی کارگەڕی لە میرنشینەکانی عەرەبی یەکگرتوو یەکێتیەکی فیدراڵیە. دەستور دەسەڵاتی سەرەکیە لە وڵاتدا. میرنشینەکانیش دەسەڵاتێکی سنوورداریان هەیە لە سنووری خۆیاندا. بەرپرسیارەتی حکومەتی یەکگرتوو پێک دێت لە پەیوەندە دەرەکیەکان و سیاسەتی نێودەوڵەتی و بەرگری لە نیشتیمان و هەندێک بەرپرسیارەتی تر وەکو تەندروستی و فێرکردن. ئەبوزەبی پایتەختی یەکگرتووی میرنشینەکانی عەرەبی یەکگرتووە. دەکەوێتە سەر کەنداوی عەرەبی و هاوسنوورە لەگەڵ هەردوو وڵاتی سعودیە و عەمان. ئەبوزەبی بە گەورەترین میرنشین دادەنرێت و ژمارەی دانیشتوانی دەگاتە نزیکەی 2 ملیۆن کەس. لە ڕووی کشت و کاڵەوە بە بەرهەمی خورما و سەوزە و پەروەردەکردنی پەلەوەر و بەرهەمەکانی شیر و ماسی ناسراوە. ئەبوزەبی لە 3 ناوچەی سەرەکی پێک دێت. ئەوانیش شاری ئەبوزەبی و ناوچەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوان. و بنکەی سەرەکی سەرۆکی وڵات لە ئەنجومەنی وەزیرانە و زۆربەی وەزارەت و باڵێزخانەی وڵاتان و لقی ڕێکخراوە جیهانیەکان و کۆمپانیەکانی بەرهەمێنانی نەوت و بازاڕە گەورەکانی بازرگانی دەکەوێتە ئەم میرنشینە. کەناراوەکانی ئەبوزەبی نافورە و باخچە ڕازاوەکان لەگەڵ ئاوی سروشتی لەخۆ گرتووە کە جوانیەکی بێوێنەی داوە بە شارەکە. ئەبوزەبی چەند ناوچەیەکی گرنگی بەرهەمهێنانی نەوتی لەخۆ گرتووە، ئەوانیش بەحریە و جزیرەی دالما و سعدیات و ئەبولابیج و سەیر بنی یاسن. میرنشینی دووبەی بە دووەم گەورەترین میرنشینی ئیماراتی عەرەبی دادەنرێت. ڕووبەرەکەی دەگاتە 3885 کیلۆمەتر چوارگۆشە کە لە سایە 5 ڕووبەری میرنشینە عەرەبی یەکگرتووەکانی پێکێناوە. دووبەی دەکەوێتە کەناری دوورگەی عەرەبی بە درێژای 72 کیلۆمەتر و ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 1,500,000 کەسە. کۆی ڕووبەری سەوزایی لە دووبەی دەگاتە 26 ملیۆن مەتر چوارگۆشە کە زیاتر لە 41,000 درەختی خورمای تێدایە. ئەم شارە بە سەنتەرێکی گرنگی جموجۆڵی بازرگانی و گەشتیاری ئەژمار دەکرێت. ناوچەی شاخی عەلی بە گرنگترین ناوچەی بازرگانی و پیشەسازی دادەنرێت لە ناوچەکەدا. لە بەناوبانگترین شوێنە گەشتیاریەکانی دووبەی ناوچەی حەتا و عوێر و خوانیجن. ئەمە سەرەڕای بوونی بەرزترین باڵەخانە لە جیهاندا کە باڵەخانەی خەلیفەیە. میرنشینی شاریقا دەکەوێتە کەناری دوورگەی عەرەبی لە ڕووی ڕووبەرەوە بە گەورەترین میرنشین ئەژمار دەکرێت و ژمارەی دانیشتوانەکەی پێک دێت لە نزیکەی 1 ملیۆن کەس. لە پایتەختی ڕۆشنبیری ئیماراتی عەرەبی ناسراوە و لە ساڵی 1998 لەلایەن ڕێکخراوی یونسکۆشەوە وەک پایتەختی ڕۆشنبیری تەواوی وڵاتانی عەرەبی دیاری کراوە. هەروەها ناسراوە بە بازاڕی بازرگانی و بوونی چەندین باڵەخانە کە بە شێوازی ئیسلامی دروست کراون.
ڕەسڵخەیمە 1,684 کیلۆمەتر چوارگۆشەیە. ژمارەی دانیشتوانەکەشی نزیکەی 500,000 کەسە و سنووری ئاوی بە درێژایی 69 کیلۆمەتر لەسەر کەنداوی عەرەبی هەیە. ئەم میرنشینە ژمارەیەک دوورگەی هەیە کە گرنگترینیان گەنبی گەورە و گەنبی بچووکن و زمانەیەکی ئاوی ئەیکات بە دوو بەشەوە کە بە خوڕی ڕەسڵخەیمە ناسراوە. هەروەها بە چەند پێشەسازیەک بەناوبانگە لەوانە چیمەنتۆ و بەردی مەڕمەڕ و هەروەها دەربەندێکی گرنگی تێدایە بۆ هەناردەکردنی کەلوپەل بە ناوی دەربەندی قەسر. ئەم میرنشینە بە شاخ و داخ و ناوچە کشت و کاڵیەکانی و کەناراوەکانی و هەروەها بەکانیاوە گەرمەکانی بەناوبانگە. دۆڵی خەت و دۆڵی بەیح و دۆڵی حەبیحە و دۆڵی غەلیلە. میرنشینی فوجەیرە ڕوبەری ئەم میرنشینە 165 کیلۆمەتر چوارگۆشەیە و بە درێژایی 90 کیلۆمەتر دەڕوانێتە کەنداوی عومان. ئەمەش گرنگێکی استراتیژی پێدەبەخشێت. ژمارەی دانیشتوانی لە 1 ملیۆن کەس پێک دێت. بارەگای سەرەکی حاکمی فوجەیرەیە. بێجگە لە فەرمانگە حکومیەکان و ڕێکخراوەکان و کۆمپانیا بازرگانیەکان، فڕۆکەخانەی فوجەیرەی نێودەوڵەتی دەکەوێتە ئەم میرنشینەوە. دەربەندی فوجەیرەش لەم میرنشینەدا بۆتە هۆی ئاسانکاری هاتوچۆی بازرگانی و بارهەڵگرتنی ئاوی و بە گرنگترین بەندەری گواستنەوەی ئاژەڵدا دەنرێت لە جیهاندا و خاکەکەی زۆر بەپیتە و شاخ و داخی زۆری تێدایە. میرنشینی عەجمان. میرنشینی عەجمان دەکەوێتە کەناری ڕۆژئاوای کەنداوی عەرەبی و ڕوبەرەکەی نزیکەی 259 کیلۆمەتر چوارگۆشەیە و ژمارەی دانیشتوانی نزیکەی 300,000 کەسە. بە بچووکترین میرنشیندا دەنرێت لە ناو میرنشینەکانی ئیماراتدا. میرنشینی عەجمان لە 3 شار پێک دێت و ئەوانی شاری عەجمان کە بە پایتەختی میرنشینەکە ئەژمار دەکرێ و هەروەها شاری مەسفور کە بەناوبانگە بە کشت و کاڵ و پەپیتی خاکەکەی لەگەڵ شاری مەنامە کە ئەم شارە کەش و هەوایەکی زۆر لەباری هەیە و دەوڵەمەندە بە مەگنیسیۆم و ئاسن و بەردی بیناکاری. میرنشینی عەرەبی یەکگرتوو دادەنرێت بە دەوڵەمەندترین دەوڵەتی عەرەبی کە داهاتی تاکە کەسی تێدا بە ڕێژەیەکی بەرزە. داهاتی سەرەکی ئەو وڵاتە لەسەر نەوتی خاو بەرهەمەکانیەتی. ئەوەی شایانی باسا میرنشینی عەرەبی یەکگرتوو تازەگەری ڕیشەی داهێنا لە بواری نەوتدا بە مەبەستی پژنەبەستن تەنها بە سامانی نەوت. شاری دووبەیش بە سەنتەری دراوی یەکەم دادەنرێت لە میرنشینەکاندا و ناوچەی کەنداوی عەرەبی بە کۆ و بە گرنگترین سەنتەری ئابووری جیهانی دادەنرێت و زۆربەی هێزی کار لە دەوڵەتدا. لە ئیماراتدا بەرزترین ڕێژەی دەوڵەمەند هەیە لە جیهاندا کە ژمارەیان زیادی کردووە و بوو بە 55,000 ملیۆن لێر کە زۆربەی زۆریان ئیماراتین. ئابووری میرنشینی عەرەبی یەکگرتوو ئابووریەکی کراوە و زیندووە کە پشت دەبەستێت بە هەمەجۆری سەرچاوەکانی و بوونی کۆمەڵگەیەکی هێمن کە وای کردووە پێگەیەکی پێشکەوتووی هەبێت لە نێو دەوڵەتانی جیهاندا، بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە کە سەرچاوەی گرتووە لەسەر ژێرخانێکی ئابووری پتە و پێشکەوتوو و پاراستنی پەیوەندی تایبەتیەکان لەگەڵ دەوڵەتانی جیهان لە هەموو بوارێکدا. سەرەڕای بەگەڕخستنی کاریگەری کەرتی تایبەت و پێشکەشکردنی خزمەتگوزاری زانستی و تەندروستی پێشکەوتوو کە وای کردووە ئیمارات بێتە مۆڵگەی کۆمپانیا جیهانیەکان. ئابووری میرنشینەکانی عەرەبی پێش دۆزینەوەی نەوت لە پەنجاکاندا لە سەدەی ڕابردوو لە سەرکەرتی ڕاوکردنی ماسی و پیشەسازی زێر بووە. درهەمی ئیماراتی یەکەیەکی سەرەکی دراوی ئیماراتیە کە پێک دێت لە 100 فلس بە گوێرەی سەنتەری بانکی میرنشینەکانی عەرەبی یەکگرتوو و بە گوێرەی دراوی ئەمریکی بە نرخی 3.67 درهم بۆ هەر دۆلارێک. وإن قال له كلمة بالفعل ضاع منها ما يعرف المستحيل وللسما يقرب تبين في الوقت زانت به وزينها شوفوا العجايب واللي
العجب. مدلفة تروي مواطنها رعودها مرسمة وبروقها تلعب. خوێندن لە ئیمارات بە فەرمی پرۆسەی خوێندن لە ئیماراتی عەرەبی یەکگرتوو لە 60ەکانی سەدەی ڕابردوودا لە میرنشینی ئەبوزەبی دەستی پێکرد. بەڵام کاتێک ئیماراتی عەرەبی یەکگرتوو لە ساڵی 1970 ڕاگەیەندرا بە شێوەیەکی باشتر گرنگی بە پرۆسەی خوێندندرا و وەزارەتی پەروەردە و فێرکردن دامەزرا. پرۆسەی خوێندن لە ئیمارات لە هەردوو سیستەمی حکومی و ئەهلی پێکاتوە. تێچووی خوێندنی حکومی بۆ هەموو هاوڵاتیەک لە خوێندنی سەرەتاییەوە تاکو زانکۆ بە خۆڕاییە و لەلایەن حکومەتەوە دابین دەکرێت. ئیمارات خاوەنی چەندین زانکۆی باوەڕ پێکراوە لە جیهاندا وەکو زانکۆی ئیماراتی عەرەبی یەکگرتوو. زانکۆیەکی حکومیە و لە ساڵی 1967 لەلایەن دامەزرێنەری ئیماراتی عەرەبی یەکگرتووەوە شێخ زاید بن سوڵتان ئال نیهان دامەزراوە و بەو ئامانجەی سەرچاوەی ڕەنگدانەوەی بیر و ڕۆشنبیری و زانیاری بێت. زانکۆی ئەمریکی لە شاریقا لە ساڵی 1990 لەلایەن ئەندامی کۆنگرەی باڵای دەوڵەتی ئیمارات دامەزراوە بە جۆرێک کە ببێتە پێشەنگی ڕێڕەوی خوێندن لە ناوچەی خلیجی عەرەبی. زانکۆی خەلیفە بۆ زانست و تەکنۆلۆژیا و توێژینەوە بە بڕیاری سەرۆکی دەوڵەتی ئیمارات دامەزراوە و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1989 کە کاتی خۆی بە کۆلێژی پەیوەندیەکانی ئەندازیاری بەناوبانگ بوو. زانکۆی شاریقا زانکۆی شاریقا لە ساڵی 1990 لەلایەن ئەندامی کۆنگرەی باڵای حاکمی شاریقا سوڵتان بن محەممەد قاسمی دامەزراوە کە بە زانکۆیەکی عەرەبی و دەستەیەکی زانستی سەربەخۆ ئەژمار دەکرێت و قازان نەویستە و زمانی عەرەبی لە پرۆگرامەکانی خوێندنیدا پەیڕەو دەکات. بۆ هەریەکە لە کۆلێژی شەریعە و خوێندنی ئیسلامی و یاسا و پەیوەندیەکان و ئاداب و زانستی کۆمەڵایەتی و مرۆڤایەتی. زانکۆی ئەمریکی لە دووبەی زانکۆی ئەمریکی لە دووبەی لە ساڵی 1995 دامەزراوە. دامەزراوەیەکی تایبەتی سربەخۆی تێکەڵا بۆ خوێندکارانی ئیمارات و هەر خوێندکارێکی تری جیهان کە خوازیاری زانست بێت لەم زانکۆیە دەتوانێت بخوێنێ بە جۆرێک کە مەرجەکانی تێدا بەرجەستە بێت. ئیمارات لە بواری تەندروستیدا استراتیجیەک پەیڕەو دەکات کە ئەویش یەکخستنی سیاسەتی چاودێری تەندروستیە و باشترکردنی دەستکەوتنی خزمەتگوزاری چاودێریکردنی تەندروستی بە داهاتێکی کەم لە هەمان کاتیشدا کەمکردنەوەی پشتبەستن بە چارەسەری دەرەکی. لە ئێستادا 86 سەنتەری چاودێریکردنی تەندروستی لەو وڵاتەدا هەن. وەزارەتی تەندروستیش لە پلانیدایە ژمارەیەکی دیکە بکاتەوە. جێبەجێکردنی بیمەی تەندروستی ناچاری لە ئەبوزەبی پەیڕەو دەکرێت کە ئەمەش دەچێتە ژێر چەتری چاکسازی سیاسی و چاودێری تەندروستی. فڕۆکەوانی ئیماراتی عەرەبی یەکگرتوو گەورەترین کۆمپانیای فڕۆکەوانیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە یەک هەفتەدا نزیکەی 3400 گەشت دەکات. ئیمارات بە زۆرترین بەکارهێنەری تەزووی کارەبا دادەنرێت لە جیهاندا. بۆیە لە هەوڵی دابینکردنی جێگرەوەی وزەدایە بۆ دابینکردن و پەیڕەوکردنی پێویستی گەشەسەندنی ئابووری و دانیشتوان لە وڵاتەدا. هەروەها بە سێهەم دەوڵەت دادەنرێت لە ڕووی بەرهەمهێنانی وزەی خۆر لە جیهاندا. سيفك يا شموخ الإمارات يا شيخنا وإحنا على نهج دربك نسمع سموك فوق هذا السماوات.
يا ساقي التاريخ من نهر عذبك ومجدد بمجدك جديد الحضارات. شرفتنا واسكنتنا عين قلبك واصبحت فينا ساكن بمهجة الذات. قلنا يا ابو خالد بسلمك وحربك درعك وسيفك يا شموخ الامارات. يا ساقي التاريخ من نهر عذبك ومجدد بمجدك جديد الحضارات. شرفتنا واسكنتنا عين قلبك واصبحت فينا ساكن بمهجة الذات. يا ساقي التاريخ من نهر عذبك ومجدد بمجدك جديد الحضارات. شرفتنا واسكنتنا عين قلبك واصبحت فينا ساكن بمهجة الذات. قلنا يا ابو خالد بسلمك وحربك درعك وسيفك يا شموخ الامارات. قلنا يا ابو خالد نحبك نحبك ونحب حبك يا شموخ الزعامات. يا مروض الامجاد العيون شعبك ومعلم الفرسان من القيادات. قلنا يا ابو خالد نحبك نحبك ونحب حبك يا شموخ الزعامات. يا مروض الامجاد العيون شعبك ومعلم الفرسان من القيادات. الغيث غيثك والكرم جود سحبك والكون يهتف لك بروح المسرات. من كل فج الناس تسعى لقربك يا اكسجين عزوم اهل البطولات. قلنا يا ابو خالد بسلمك وحربك